تەواوی هەوڵەکان بۆ ئەوەیە کە حکوومەتێکی دیکتاتۆری لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی نەمێنێت و ئەمەش بە هەنگاوێکی گرنگ ئەزانرێت چونکە هەماهەنگیەکی تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەم بابەتە کرا. جا دەمانەوێت بزانین ئایا ئەم حکوومەتە دیکتاتۆریە کە 11 ڕۆژ لەمە و پێش هەوڵی ئەوە دراکە کۆتایی پێ بهێنرێت جارێکی ترسەڵ هەڵ ئەداتەوە یاخود مەترسی سەر هەڵدانەوەی هەیە. ئایا دۆخی سووریا بە چ شێوەیەک دەبێت؟ حکوومەتی ئەم جارەی سووریا چ جۆرە حکوومەتێک دەبێت؟ هەموو ئەمانە لەگەڵ شاهۆ قەرەداغی شۆڤەکاری سیاسی کە میوانی کوردستان 24 تاوتوێ ئەەکەین. ئەم کاتتان باش کاک شاهۆ، سپاس کە ئامادەی لە کوردستان 24. کاک شاهۆ، ئەو هەوڵانی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی داوێتی بۆ ئەوەی کە دووبارە نەبێتەوە حکوومەتێکی دیکتاتۆری یاخود دووبارە نەبوونەوەی حکوومەتێکی دیکتاتۆری، ئەو هەوڵانە چی بوونە؟ هەوڵەکان سەری گرتووە؟ ئەم حکوومەتەی سووریا تەواو کە ئێستا لە ناوچۆ ئیتر حکوومەتێکی دیکتاتۆری لە دوایەوە دروست نابێتەوە؟ ئەم کاتتان باش. ڕەڕاستیە ئەوەی کە بینیمان ئەو سژنانەی کە ئەبینرێت، ئەو ڕووداوانەی کە ئەیبینین ئەوە دەرەخا کە حکوومەتی بەشار ئەسەد کە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ساڵی 2000 کە چووە سەر دەسەڵات لە زۆر پایتەختە ئەوروپیەکان لە کۆمەلگای نێودەوڵەتی وا تەماشا دەکرا کە حکوومەتێکی باش پێکەهێنێ، کەسێکی گۆڕانخوازە، پێچەوانە لە سیاسەتەکانی باوکی پەیڕەو ئەکات، ئەبێ بە سەرکردەیەکی نمونەی لە ناوچەکەیە. بەڵام دەبینین کە ئەم کەسە بەردەوام بوو لە سیاسەتە دیکتاتۆرەکانی و هەروەها بەردەوام بوو لە دروستکردنی سجنی زیاتر، چەوسانەوەی سووری زیاتر، بۆ هۆی ئەوەی کە لە ناوچەکەیە گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی لە سووریاوە داعش کە بینیمان بەهۆی سیاسەتەکانی ئەم کەسەوە دروست بوو. سەرڕای ئەوەی کە دایم بەردەوام دەوترێ لە ڕابردووە ئەگەر هەنێک لە دەسەڵاتدارەکان وەکو دەسەڵاتی ڕژێمی بەعەز لە عێراق توانی چەکی کیمیایی بەکار بێنرێت، کۆمەلگای دەوڵەتی لێکوێ بوو. بەڵام بینیمان بەشار ئەسەد لەبەر چاوی کامێراکان و بەهۆی لە سەردەمێکی تازەیە کە سۆشیال میدیا هەیە و کە هەواڵ بە خێرایی بڵاو بێتەوە، توانی بۆ دووەم جار یعنی دووەم دەسەڵات بوو کە چەکی کیمیاوی بەکار بێنێت دژی گەلەکەی. سەرڕای ئەوەش هەوڵێکی جددی ننرا، یان خود هەوڵێکی جددی نەبوو بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە کۆتایی پێ بهێنرێت لەبەر چەند هۆکارێک کە لە ماوەی پێشوە لایەنی ڕووسی، لایەنی ئێرانی زۆر بە گرنگیەوە سێری بەشار ئەسەدیانە کردوایان دانا کە ڕووخانی ئەم سیستەما دەبێتە هۆی ئەوەی بەرژەوەندەکانیان بکەوێتە مەترسیەوە، لەبەرەوە بە هیچ شێوەیەک نەیان دەهێشت ئەگەر ببێتە هۆی کوشتنی چەندەها هەزار کەس، ئاوارەبوونی چەندەها ملیۆنان کەس کە لە ساڵی 2000ەوە هەتا 2024 ئەمە بەردەوام بوو. بەڵام بەهۆی نەگونجاندن یاخود لێکترازاندنی بێرژەوەندیە نێودەوڵەتەکان بینیمان ئەم جارە کە رووسیا زۆر جددی نەبوو، سارد بوو لەوەی پارێزگاری بکە لە هاوپەیمانەکەی بەشار ئەسەد. هەروەها ئێران بەهۆی لە دەستدانی لوبنانەوە، بەهۆی لە دەستدانی حەسەن نەسروڵڵاوە، بەهۆی لە دەستدانی قورسایی خۆیەوە نەیتوانی بە فریایی بەشار ئەسەد بکەوێت، لەبەرەوە کەوتنی ئاسانتر بوو. بێت لە ڕووی سیاسیەوە دۆخەکە ئێستا کۆنتڕۆڵ کراوە لە سووریا؟ بێگومان ئێستا خەڵک لە سووریا هەروەها ئەوانەی کە تەماشایەکەن دڵخۆشیەک هەیە لە ناو سووریا، لەبەرەوەی کە لە خێزانی ئەسەد ڕزگاریان بووە کە 50 ساڵ حکمی ئەو وڵاتە کە بە هێز و بە قووەت و بە چەک. بەڵام ڕاستیەکەی ئەم دڵخۆشیە بەڕای من لەوانەیە کاتی بێ، لەبەرەوەی ئێشتا دیار نییە داهاتووی سووریا بەرەو کوێ ڕوات. ئایا ئەو لایەنانەی کە هەستەکەن زەرریان کردووە لە ناچوونی بەشار ئەسەد ڕێگە ئەیەن کاتیە بۆ ئەوەی کە ڕەنگە گۆڕانکاری بەسەر بێ یاخود پێشبینیەکان زووە بۆی کە پێشبینی بکرێت بەم شێوەیە کە باسی لێوە ئەکرێت نییە؟ یان بۆ نمونە ئێستا ئەنجومەنی نیشتیمانی ڕاگوزەری سووریا لە یەکەمین بەیاننامەی خۆی ئاماژەی بۆ کردووە کە ئەڵێ هێزەکانی شۆڕش و ئۆپۆزیسیۆن ئێستا حکوومەتی سووریا ئەگرنە ئەستۆ و هەروەها پابەندیش ئەبن بەوەی کە ئازادی و دادپەروەری و دیموکراتی لە سووریا بۆ هەموو تاکێکی
سووری بهێنەدی بەبێ جیاوازی نەتەوەیی و هەروەها ئاینی پێت وایە ئەمە زووە کە بڕیاری لە بارەوە بدرێت یاخود ئەمە تەنیا بۆ ئەوەیە کە ئێستا دۆخەکە هەر ئەوەنەی لەبەر چاو لەبار بێت دواتر گۆڕانکاری بەسەر بێت بەو شێوەیە نییە کە لە ڕاگەنراوە بێگومان ئەم پەیمانانەی کە دەدرێت لەلایەن دەسەڵاتە نوێیەکەی کە ئێستا سووریا حکومەکات شتێکی باشە ئەگەر بچەسپێنێت لەسەر ئەرزی واقع بەڵام کاتێ سێری ئەو تەحەدیا زۆرانەکەی کە ڕوبەڕوویانە بێتەوە لەوانە ئەگەر باسی داخڵبوونی ئیسرائیل بکەین کە وردە نزیکە بێتەوە و دەڵێ ئەو شوێنانەی کە داخڵی ئەبین لە سووریا لی دەرناچین چونکە مەترسی هەیە لەسەرمان دەبینین مەلەفاتی تر هەیە ئەو ڕێکخراوانەی کە لە حومسەوە هاتن بۆ دیمەشق لە درعا گروپی تر هەیە سەر بە وڵاتی ترن ئەمانە هەمووی لە ڕۆژانی داهاتووە دەرەکەوێ ئایا ئەتوانن ئیدارەیەکی باشی وڵات بکەن بێگومان هەتا ئێستا ئەوەی کە باز لەوە کرێ ئەوەی پەیوەندی لەگەڵ بەشارە سەدا هەبێ و لەگەڵ سیستەمەکەیە و حتا لە سوپایە بێت و چەکی دانابێت هیچی لێ ناکرێت و نزیکی نابینێتەوە ئەم سیاسەتانە باشن بۆ ئەوەی کە ڕقێکی نوێ دروست نەبێت هەروەها مامەڵەکردن لەگەڵ ئەو شارانەی کە وەلایەکی تەواویان بۆ بەشارە سەد هەبوو هەتا ئێستا ئۆپۆزیسیۆن بەباشی مامەڵەی لەگەڵاکردون و نەچووە کە کوشتارگە بکات و یاخود تۆڵەیان لێ بکاتەوە ئەمانە هەمووی ئاماژەی باشن بەڵام بەڕای من هێشتا زووە بتوانین چاوەڕێی حکوومەتێک بکەین کە بەرجەستەی ئیرادەی خەڵکی سووریا بێت چونکە دەزانین کە سووریا وەکو وڵاتێکی استراتیجی لە ناوچەکە چەندەها وڵات هەیە ئێستا چاوی لە سووریایە هەم لەوەی وەکو ڕێڕەوێک ببێ بۆ کەرتی غاز بۆ وڵاتانی ئەوروپا هەم بۆ ئەوەی کە ئەو چەندەها هەزارها کارگەیی کە لە 2011ەوە وەستێنراون دووبارە دروست بێتەوە دووبارە ببێ بە منافەسەیەک بۆ وڵاتانی تر لە ناوچەکەیە بێگومان هەموو وڵاتەکان ئێستا چاویان لەسەر سووریایە شکستهێنانی سووریا یاخود سەرکەوتنی یعنی کاریگەری دەبێت لەسەر وڵاتانی ناوچەکە و لەسەر ناوچەکە بە شێوەیەکی عام زۆر کەس دەڵێ کە کەوتنی بەشارە سەد ئاماژەیەکە بۆ حتا کە لاوەزبوون و کەوتنی ڕژێمی جمهوری ئیسلامی لە ئێران کە پشتی زۆر بەستە بوو بە بەشار ئەسەد لە ناوچەکەیە ئەمە هەمووی لە ڕۆژانی داهاتووە ئەبینین ئێرانەوە کە زۆر باسی لێوە دەکرێت لەلایەکی تریشەوە تا چەند مەترسی بۆ ئیسرائیل دروست کردو چونکە بۆ خۆتان دەزانن کە دەستەی تەحریر و شام ئێستا کە ئەنجومەنێکی نیشتیمانی ڕاگوزەری پێکهێناوە بە زیاترین ڕێژە ئەوانن کە حکوومەتیان گرتوتە دەست ئەمە تا چەند بۆ ئیسرائیل مەترسیدارە لە کاتێکدا کە بەرزایەکانی جۆڵان لە بینی هەردوو لا هەیە پێت وایە ئەم حکوومەتە ڕاگوزەرە ئێستا خەریکی بنیادنانەوەی سووریا بێت بە تەنیا و کاری بەسەر کاری ئیسرائیلەوە نەبێت یاخود لەلایەکەوە بۆ غەزە هەوڵ بدات بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل هەوڵ بدات چۆن ئەیبینن یاخود هەر تەنیا بە ڕێخستنی سووریاوە خەریکە بن لە دوای حوتی ئۆکتۆبرەوە لە دوای حوتی ئۆکتۆبر کە ئەو ڕووداوانی لە غەزە ڕوویە چەند هەوڵێکی جددی هەبوو لەلایەن چەند وڵاتێکەوە کە ئەم ڕێکخراوانەی سووریا بەکاربهێنرێت دژی ئیسرائیل ئەو کاتە بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاوکرانەوە ئەم ڕێکخراوانە ئاماژەیەکیان پەیامێکی ڕوونیاندا بوو توبیان ئێمە جەنگمان لەگەڵ ئیسرائیلان نییە ئێمە داخلی شەڕێ نابین دژی ئیسرائیل کە ئێران بەرژەوەندی هەیە لەم جەنگی دروستی کردو ئێمە دوژمنمان بەشار ئەسەددا بینیمان ئەمە ئاماژەیەکی باش بوو ئیسرائیل و ئەمریکا توانیان سوود لەمەوە بگرن بزانن کە ئەم ڕێکخراوانە ڕوبەڕووی هەڕەشەیە کە بنەوە کە لە وڵاتەکەیانە هەیە دەبینین ئەو هەموو تلیاک و ئەو هەموو فەوزایی دروست کرد بوو ئێران لە ناو سووریایە بە بڕوای من ئەو قسانەی کە جۆلانیش کردی کە وتی ئێمە ڕوبەڕووی مەترسیەکانی ئێران بووینەوە و بیر لە شەڕی تر ناکەینەوە ئێمە مانوون بووین بیر لە بنیان نانەکەینەوە ئەمە ئاماژەیە بوو کە لە کاتی ئێستایە هەم لە ڕووی تواناوە هەم لە ڕووی بەباشی نازانن داخڵی ڕوبەڕووبوونەوەیەکی نوێ بن لەگەڵ ئیسرائیلە چونکە ئەمە دەسەڵاتێکی موقەتە جارێ تازە هاتۆتە سەر حکم ئەگەر جەبهەیەکی تر لەگەڵ ئیسرائیلە بکاتەوە بێگومان دەبێتە هۆی لاوازبوونی لەبەر ئەوە ئێستا تیشکە خاتە سەر ئەوەی کە بتوانێت لەم مەرحەلەیە لەم قۆناغا انتقالیەیە ئیدارەیەکی باش بات هەروەها ئەو نفوز و ئەو کاریگەریانەی کە بەشارەسەد بەجێ هێشت بوو لەسەر کۆمەلگای سووری ئەوانە بسڕێتەوە دوایەوە ئەچێتە بەردەمەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئیسرائیل ئاکات ئەو لە ڕۆژانی پێشوە بینیمان کە ئیسرائیل زیاد لە 300 ناوچەی عەسکەری و چەکی سووریای بۆمباران کرد توانی هەموو توانە سەربازەکانی سووریا بسرێتەوە کە هەڕەشە بۆ سەر
ئیسرائیل دروستەکە. هەروەها ئەم ئیدارە نوێیی سووریاش دەڵێت ئامادەین گفتوگۆ بکەین لە بەروی بزانین چەکە کیمیایەکان لە کوێن و یعنی بە شێوەیەک لە شێوەکان سووریەکان ڕزگار بکەین لە چەکە کەواتە پێویستیشیان بە چەکی کیمیاوی نابێت. ئەوەیە جێک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی گشتی نەتەوە یەکگرتوەکان ئاماژە بۆ ئەکات ئەڵێ دۆخی سووریا ڕوبەڕووی مەترسیەکی زۆر گەورە ئەبێتەوە. یەکێک لەو مەترسیانەش کە گرنگترینیانە دابەشبوونی سووریایە. ئایا پێت وایە سووریا دابش ئەبێت وەکو شرۆڤەکارێکی سیاسی پێشبینیەوە ئاکرێت سووریا دابش بکرێت یاخود نا ئەو هێزە یاخود زل هێزەکانی دنیا ڕێگری لە دابشبوونی سووریا ئەکەن؟ بە بڕوای من لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی و لە دوای مامەڵەکردنی بە شارەسەد بەو شێوەیە لەگەڵ کۆمەڵگای سووریا ئەگەر بیر لەوە بکەینەوە جارێکی تر سووریا وەکو دەوڵەتێکی مرکزی وەکو پێش بەهاری عەرەبی دروست بێتەوە بە بڕوای منەوە شتێکی زۆر زۆر قورس و ئەستەمە لەبەرەوە یعنی دابشبوونێکی زۆر گەورە لە کۆمەڵگای سووریا ڕوویاوە هەروەها دوژمنایەتێکی زۆر گەورە ڕوویاوە هەروەها چەندەها دەوڵەت تەداخل و دەسوەردانەکە لە سووریا لەبەرەوە ئەگەری دابشبوون ئەگەرێکی زۆر زۆر زیاترە لەوەی کە سووریا وەکو وڵاتێکی مرکزی و ناوەندی بگەڕێتەوە بەڵام ئەمە لە ماوەیەکی نزیکە ڕوو نایە بەڵکو لە ماوەیەکی دوورە لەوانەیە پێش ساڵ دە ساڵ ئەم پرۆسەیە بخایەنێت چەندەها هێزی چەکدار هەیە ناتوانێت لەژێر یەک چەترا کۆ بکرێتەوە چەندەها بەرژەوەندی وڵاتان دروست بووە لە وڵاتەیە لەبەرەوە من ئەو لێدوانە بە لێدوانێکی دروست دەزانم کە یەکێکە لە مەترسیە سەرەکیەکان هەروەها دەسەڵاتدارانی نوێی سووریا ئەو گروپانەی کە ئێستا دەسەڵاتیان کردەوە دەست ناتوانن ئەو مەترسیانە نەهێڵن و وڵاتێکی مرکزی دروست بکەنەوە زۆر لە پێکهاتەکانی سووریا ئێستا داوای فیدرالیەکەن یاخود داوایەوەکەن بە شێوەیەکی سربەخۆ یعنی ئیدارەدانی خۆیان بکەن لە ژێر چەتری سووریایە دەبینین کە لە ناوچەکەی ئێستا ئەم شتە زۆر بڵاوە ئەوە یعنی باوی دەوڵەتی مرکزی دیکتاتۆری نەماوە هەموو پێکهاتەکان لەسەرەوە کۆکن کە ئەتوانن ئیدارەدانی خۆیان بکەن بەڵام لە ژێر چەتری وڵاتێکی فیدرالیە کەواتە ئەمە لە داهاتوویشە زیاتر داوا ئەکرێ و لەوانەیە کۆمەلگای نێودەوڵەتیش لەگەڵ ئەمەیان بێت دوایەوەی کە وڵاتە دیکتاتۆرەکان تاقی کرایەوە و شکستی هێنا. بەڵێ سپاس دەکەین ڕێز شاهۆ قەرەداخی شرۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 بوو. سپاس دەکەم.